سڵاوتان لێبێ حکوومەتی هەرێم نزیکی 100 ڕۆژی تێپەڕاندووە. زۆرێک لە هاوڵاتیان باز لەوەکەن کەوا ئەو کارانەی لە پێشووترا کردوێتی نەیتوانیوە خزمەتگوزاری باش پێشکەشی هاوڵاتی بکە. بە نمونە کارەبای نیشتیمانی وەکو پێویست نییە. نەوتی سپی هێشتا لە زۆر شوێن دابەش نەکراوە، وەرزی زستانیش هاتۆتە پێشەوە و سەرمادەستی پێکردووە. باجەکان لەسەر خەڵک زیادی کردووە، خزمەتگوزارەکان کەمی کردووە. دەپرسین ئایا تا چەند حکوومەت توانیوەتی خزمەتی هاوڵاتی بکە؟ بۆ باجەکان زیادەکەن و خزمەتگوزارەکانیش کەم بوونەتەوە. ئایا ئەگەر لە حکوومەت ناڕازین بۆچی قبوڵ یەکەن؟ ئەم پرسیانە لە هاوڵاتیانەکەین. ئێوەش لەگەڵمانە. سەواڵەیە کۆمەڵە کەسمەوە بە دادگا مەسەلەن بەرپرسی باڵان تا ئێستا کەسمان دیوە بدرێ بە دادگا. ئەگەر وامان لێ بکەنە هەر ئاوا بجوڵێ بەیانی ێرێژ وەک بەغای لێت و ئاوا کێشە و مشاکیلی بۆ دروستە بێ حکومەت کامەیە؟ گەندەڵکارێکم پێ بڵێ نابێت لەسەر تەلەڤیزیۆن بڵێمە گەندەڵکارێکە. حکومەت یعنی چی؟ حکومەت باوکی میلەتە. ئەگەر بە خێونەکە قیمەتی چییە؟ هەر 3 ساڵیشە قەترە نادێتە ماڵی ئێمە ئیلا بە پارە نەبێت. حکومەت ئەو سیاسەتەی پەیڕەوەکە بۆ ئەوەی دائیمە هاوڵاتی ملکەچی بێت. وەک من وەکو خۆم لێ ڕازی نیم. هاوڵاتی حکوومەت بە ئی خۆتەزانی؟ بەڵێ. ئەو شتانی کە حکوومەت کردوێتی لە ماوەی ڕابردووە تا چەند لە بەرژەوەندی تۆیەکی هاوڵاتی و هاوڵاتی بەگشتیا بوو؟ وڵای حکومەت بڵێم چی حکومەت ئەیسا وەکو ئێسێ بێ باشە ئیسا هەموو بڵێ مەعاش و بڵێ بوجەیسە باشە تێگەی لەگەڵ بەغار ڕێکن. ئیتر حکومەت بریتی هەر لەو شتانە میلەت ئیتر میلەتیشەوە تا خۆتەی بینیش و کارتۆزێکز بووە تێگەی. بەڕای تۆ حکوومەت توانیوێتی ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر هاوڵاتی جێبەجێ بکە؟ نەوەڵا هیچ شتێکی بۆ فەقیر وەژان نەکردو، هەمووی بۆ گیرفان پڕکردن و خۆیان و بۆ خۆشی خۆیانە. حکوومەت ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە بەرامبەر هاوڵاتی؟ نەخێر لەبەر ئەوەی مەسەلەی مەعاشە جێبەجێ نەکردووە، نۆمان خەرجدارەوە بە تەمایەسیانی تریش پاشەکەوتکە بۆیان کە ئەگەر حکوومەت گیرفانی پڕە لەبەرەوەی کە پڕیشە لای هاوڵاتیانەڵێ حکوومەت هێشتا هەر ساوایە پێی نەگرتووە. حکوومەت ئەرکی سەرشانی جێبەجێ کردووە بەرامبەر هاوڵاتی؟ ناوەڵڵا براکەم چی جێبەجێ کردووە؟ ئەوە تا نە نەوتەیە، نە غازەیە، نە مەعاشەیە، نە موچە هەیە براکەم. حکومەت یعنی چی؟ حکومەت باوکی میلەتە. ئەگەر بە خێونەکە قیمەتی چییە؟ ئەم حکوومەتە خزمەتی هاوڵاتیانەکە؟ ناوەڵڵا ئێستا من لەم تەمەنا ئەوە تا مناڵێت ئەبێت چایکی بۆ دانم. حەقی من ئەوەیە ئێستا لە ماڵە دانیشم مەعاشێکم هەبێ بۆ خۆنخانە ئەیوانە وانە مامۆستا؟ باشە بۆچی ئەرکی سەرشانی خۆی بەرامبەر هاوڵاتی جێبەجێنا؟ وەڵڵاهی سەبەبێک هەیە ئیترەوە لای خۆیانە، ئێمە ناتوانین نازانین ئەو سیاسەتی خۆیان لای خۆیانن. تۆ بەڕاستی پێ دوایە حکوومەت ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردوێ؟ وەڵڵاهی باوەڕ نەواڵە باوەڕ ناکەم جێبێت بەڵێ بازە شتێکی سادەی ساکار کراوە بەزەوەی ئەو باسی کردیم شەو احتیمالات هەیە بۆ داهاتوێکی نزیک، یعنی ئەگەر جاری حکوومەتی عێراق بێکناتەوە وێران بۆ هەڵوەشاوە ئەمیژی سەو بڕیارانە هێشتا بەڵێ ئەڵێ لە تەمەنی سەدی کابینەکەی خۆما چەند شتێکم کردووە 100 ڕۆژە بەڵێ کردوویەتی بەس هەموو شتێک نەکراوە. ئێستا کۆمەڵە کەسمەوە بە دادگا مەسەلەن بەرپرسی باڵان تا ئێستا کەسمان دیوە بدرێ بە دادگا نەماندیوە. وەکو تۆڵێ ئەم قسەیە ئەتوانێت جێبەجێ بکە ئەوانی کە گەندەڵن خۆ خەڵکی ئاسایی گەندەڵنێ بەرپرسی گەورەیە ئەگەر بیەوێ گەندەڵی نەکات ئەیکا ئەگەر بیە گەندەڵی نەکا وەکو ئەوانی ڕابردوو ئەکرێت شت نییە نەکرێ ئەگەر حکوومەت بێ بیکە ئەیکا چکە باڵا دەستە ناوێت بیکات. ئیتر بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی تاکە کەسەیە بەرژەوەندی حیزبیە ئیتر هۆکارەکان جا یەک تاک حیزبیش نییە لە کوردستانە ئەم هەموو حیزبە چۆبەیەکە هەرێکە ڕێو بۆ چوونێکی جیاوازی هەیە ئایەکی لە ماڵێک شاکە خێزانە سەرەکە هەرێکە ڕێو بۆ چوونێکی ڕێناکەون لە ماڵەکە چی جا حکوومەتێک و دەوڵەتێکی کوردی ئاوا و 50 دوژمنی هەیە و 50 ناحەزی هەیە و عێراق بۆ وەزعێتە و ئمڕۆ چەندی مانگە کوانەوتەگەیان کوانەوتەگەیان من وەرەقەی مانگی پارم ماوە کوا چەند ساڵە وەرنەگرتووە؟ من ئەوە 3 ساڵە یەک بەرمێنم ناو دەڕگرتووە. چیت کردووە بۆ ئەوەی بۆ زستان خۆتان گەرم؟ وەڵا هیچم نەکردووە
لەبەرەوەی سەعادەکانیشان وا لێ کردووە کارەباکان وا لێ کردووە ناتوانیت کارە باش بەکاربێنیت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردو. وڵی وەک پێویست نەوەڵە ئەی ئەرکێ خۆ خەڵکی فەقیر هەر هاوارەتی و خەڵکەکەی کە ئەوەی کە خۆی توانە و مەجاالیە ئەڕوا بەلای ئیشی خۆی و چەند دەسڵاتی بێ بۆ خۆی دابینێکا و باخەکەی خەڵکە فەقیرە لە برسیان مردووە و ئەرکی حکوومەت چییە بۆ هاوڵاتی بکە؟ ئەخر ئەرکی بڵین چۆن تۆ حکوومەت دەبێت چی پێشکەشی هاوڵاتی بکە بۆ نمونە پارێزگاری هاوڵاتی بکە ئەبێ پاکردنەوە و خاوێنی شار بۆ هاوڵاتی دابین کە و مەعاشی ئەوەی کە مەعاشی وەک خۆی بۆی دابین کە و نەکینی فەقیرەکە بفەوتێ نەمێنێ و ئەڵەن چاکسازیەکەین وەختێکە زانی دەوڵەمەنەکان هەیە و هیڤ ئەوەی کە ئەچێ بە لای شتا هەیە و ئەوەی کە فەقیرە و وەک حەقی خۆی وەریەگرێ نییە و هەمووی خەڵکە فەقیرەکە تیاچێت و ئەوەیشی کە دەسڵات و توان ناهەیە لە شێوەیەەکە کەس ڕێگری ناکە و هەموو ئیشی خۆی ڕات. ئەرکی سەرشانی حکوومەت چییە؟ ئەبێت چی بۆ هاوڵات؟ ئاوێت ئێستاە میلەتی وەک هین پەرسیایە خزمەت میلەتی کردایە خەکەی خزمەت میلەتە کرێ کردو؟ ناوەڵە کامەیە خزمەت کامەیە پێم بڵێ بۆ نمونە کارەبای بۆ دابین کردو کارەبامانەیە نە نەوتمانەیە نە جادەوبانمانەیە فەرموو من 5 ساڵە لە خوارشاری سپی و مەتای ساتێ نییە جادەی بە دەرچێ و خیرتاو کرێ و زێرابی بە بڕایکی وە نەڕۆژێتای ئێستا نەکراوە نەبەخوا حکوومەت بە خزمەتکاری هاوڵاتی زانانی نەخێر هیچ شتێکی وای نەکردووە یعنی داواکانی گەنج جێبەجێ بکەم بەڵام حکوومەت کاتێک کە دروستە بێ هەمیشە بەڵێنیەوەدا کە خزمەتی هاوڵاتی بکە یەکێک لە بەڵێنەکانی حکوومەت لەم جارەیە ئەوە بۆ کە خزمەتی هاوڵاتی بکە و گەندەڵەکان بداتە دادگا توانیوێت ئێمە بکە نەخێر ناشیکە باوەڕ ناکەم کەواتە بۆ بەڵێنەدا لەبەرەوەی دەنگ بەدەست بێنێت لەبەرەوەی دەنگ کۆکاتەوانێت ئەو کارانەی کە باسەکرێک کە لە پێشووترا کراوە نمونەی زیادکردنی ئەو باجانەیە کە لەسەر هاوڵاتی زیادی کردووە خزمەت گوزاریەکانی کارەبای نیشتیمانی ئاو لە زۆربەی شوێن هێشتا وەکو پێویست نییە نەوتی سپی لە زۆر شوێن دابەش نەکراوە هەندێک خەڵک وەری گرتووە هەندێکی زۆری ماوە ئەمە کەی نەوتی نزیکەی 2 تا 3 ساڵ لەمەوە پێشە کە بۆ ساڵانە 1 بەرمیل نەوت قرار بوو بدرێ بەڵام چەند ساڵێکە ئەو بەرمیلە نەوتەش نەدراوە و وەرزی سەرماسۆڵش دەستی پێکردبوو ئێمە بەردەوامە بین بەڵامەچێنە لای ئەو نابڕە و ئەگەڕێنەوە لاتە لە دوای ناوبڕەکەوە ئەگەڕێنەوە لاتەن لە هاوڵاتیان نەپرسین حکوومەت تا چەند خزمەتی هاوڵاتیانی کردووە ئایا بۆ باجەکان لەسەر هاوڵاتی زیاد دەکات باجی ڕێگەوبان لە شۆفێرەکان زیادی کردو باجی زوبڵ و خاشاک لەسەر دوکاندار و خانۆکان و با بڵێن هاوڵاتیان زیادی کردووە نەوتی سپی لە زۆر شوێن نەدراوە بەشێکی کەمی هاوڵاتی وەری گرتووە هی نزیکەی 2 تا 3 ساڵ لەمەوبەرە وەکو پێویست ئامێری گەرمکەرەوە ناتوان بەکاربێن لەبەرەوەی کارەبای نیشتیمانیان نییە کۆمەڵک زۆر باش لەسەر هاوڵاتی زیادی کردو ئەم پرسیاران لە هاوڵاتیەکەین بۆچی هاوڵاتی قبوڵی ئەم جۆرە زیادکردانەکە لەسەر خۆی لە کاتێکە ئەگە ناڕازێ لە حکوومەت ئێوەش لەگەڵمان بۆچی باجەکان لەسەر هاوڵاتی زیاد دەکرێت ئێستا بینیمان لە پێشووترا کۆمەڵی باجی با بڵێن ڕێگاوبان و باجی قوتایی سەردوکانەکان ئەومانە هەبوو ئێستا لەم مدەی پێشەوە باجی فڕێدانی زبڵ و خاشاک زیادی کردووە کە ئیش و بێکاری هەیە وەکو تۆڵەی بۆچی باجەکان لەسەر هاوڵاتی زیاد دەکرێت آخر هاوسە خەڵکەکە ئاوارە زۆر بووە تێگەی شارەکان پڕ بووە لە بلەی ئەم خەڵکی دەرەوە و تێگەی بڵێ ئاوارەی خۆمان و جنوب و مووسڵ و ئیتر ئەم کۆمەڵە شوێنانە هەر واش فریا ئەکەوێت کاکە حکوومەتەکەی بڵێ بچی وەڵی نازانە وەڵی خەڵک قسە ناگا و گوێ نایەتێ هەرچیەکەن خەڵک لێ ئایبینیە و باشە و لە بنەڕەتی شاخەڵک ئەمەی فەقیر ئێمە چیمان پێکرێت تۆ خەڵک لە حکوومەت ڕازیە نەوەڵا کەس وەک من وەکو خۆم لێ ڕازی نیم
ئەی بۆچی خەڵک قبوڵیەکە لە کاتێکە ئەزانی کە ئەم حکوومەتە مافی پێشەت کرد ئێ چی بکەین خۆوە مزارەمانگەیشمان بۆ ناگەین تر لەوە زیاتر چی بکەین حکوومەت ئەو سیاسەتی پەیڕەوەکە بۆ ئەوەی دائیمە هاوڵاتی ملکەچی بێ بۆ ئەوەی دائیمە هاوڵاتی پەنای بۆ بەرێت و مەمنونی حکوومەت یعنی ئەرکی باوکانی جێبەجێ نەکردو ئەو حکوومەت ئەبێ باوەک بێ باوەک دائیمە خەمی مناڵەکانێتی باشترین خواردن باشترین خانوو باشترین ژیانیان بۆ دابینکە بەڵام بەداخەوە حکوومەتەکەی ئێمە هێشتا ئەو ئەرکی باوکاتی لە ئەسۆ نەگرتووە بەڵێ ئێمە لە مەسەلە ئەمان دوکانەوەرە گیرا کاگواری جان ئێمە خۆم لە ماڵە 5,000 مان لێسەن هی ئارە بەخوا ئەنجارە ئالەم دووسێ ڕۆژات چوین سیارەمان تەحویل کردووە 600,000 بە ژینگەی بە چیکاگە بەم خزمەت گوزاریەکەی کە کامە ژینگەی جادۆ قیرەکەیەتی ڕێگەوبان و لیاون ئارە بەخوا 600,000 ماوە بە تەحویلکردنی سیارە براکەم ئینجاگەکە نەش بێت چیەکەی بۆ هەر داوا کات بەڵام خزمەت گوزاری پێش خزمەت گوزاری نییە ئەو هەر لێتە سەنێ هەرو گوشیە برا جوانەکەم کە بوو گوشە قیبەتی چییە تۆم حکوومەتە بەی خۆ نازانانی نا بەخوای گەورە نا بەخوا گەر بەخی خۆ بزانی بە باوکی خۆتی بزانێ بە خێوتەکە وانی براکەم ئیساق باوک چۆنە بەرامبەری مناڵەکانی غەسبە لەسەری بە خێویان کە غەز بە سەری جلوبەرگیان بۆ بکە بیان با بەڕێەوە بەقوربڵی نێڵی مناڵەکانی سەرمای ببێت تا کەس نەوتی وەرەگرتو بە 3 ساڵە بەخوای گەورە غاز بەکارێن بەڕای تۆ حکوومەت توانای هەیە و نایکایان نەخێر بەڕاستی نییە توانای سەدقات چی هەیە بیکە چۆن نیەتی ئەم هەموو دارایی و شتی دارێ مرور و نەوت و ئەم هەموو تەنکەنەوە کرد بۆ کوێ بە بۆ ناوێت ئەو خەڵکە لە خۆی ڕازی بکات لە خۆی نایکات ئەگەر بیکردایە تامان بیکردایەوەکو سەدام حسێنی کرد سەدام حسێن 8 ساڵ شەڕی عێراق و ئێران بوو تەنەکەی ڕۆن بە 2 دینارۆنی بۆ کادە براکەم نێڵاش ئەچوێ نەوتەکەی فرۆش بە وڵاتان یا بە شعبەکەی خۆیان چاکی لێ زانن ئەو سیاسەتە لای خۆیانە ئێسێکی وەکو من سوزانم خەریکی چین بەیانیە سعات 4 ساعت 6 ڕۆمە ماندوو نابی بەدەست ئەو کاتە زۆر دوو بەرمیلەوتم کڕیەوە بە 300 چەند بە 270,000 ئەیجا مەجبوریت تاوە نەگرم هەر 3 ساڵیشە قەترە نادۆتە ماڵی ئێمە ئیلا بە پارە نەبێ هەر خۆمانەی کڕین ئەجا ئەو ڕۆژە هاتووە ئەخر من خۆڵم کووە 10,000 بۆ خۆڵ تۆزە تڵپەچایی 3-4 قۆریە تڵپەچایی وەڵام وتمەکە بە گیرفانم کاکەی بەمە بۆ ماڵەوە 10,000 بۆ بم من ڕۆژی 2,000 دەیم دەسەکەیە لە ماڵی شەولێتان وەرەگرن 5,000 بەڵێ لە دوکان و لە ماڵیش ئەمە ماڵی 15,000 بەس بۆ خۆڵ ئەیتر ومەلیدە بابۆستێ کارەبای وەتەنی بابۆستێ مەسرفی ماڵ بابۆستێ غاز و نەوت و ئەیتر وەرە ئەیتر چۆن کاکە ئیش ناکەیت ئەو شانەی کە ئەو ئەڵێت چاکمان کردووە ئەو بازشتێکی ئەلکترۆنیە عنی دام و دەستگا حکومیەکان ئەڵەکەن بە ئەلکترۆنی بۆ کار ئاسانی بەڕێکردنی فەرمانبەران و هاوڵاتی بەز وەکو میلێت وەکو هاوڵاتی تاکە کەسی کە نییە لە دایرە حکوومەتە نییە لە مەسەلەن دام و دەستگای حکوومەتە ئەوە هیچی بۆ نەکراوە حکوومەت هەر داوای با بڵین پارەکات بۆ نمونە باش زیادەکات داوای ناکات باشە بەڵام خزمەت داوایەکات لەسەر کارەبا داوای ئەکات ئەیکوا خزمەت گوزارەکان ئەیکوا تۆ من مەعدێ بە تۆ ئەم ئەڵەما لێ ڕاوەستم قسە لەگە جەنابتەکەم ئەگەر بڵێم میەم ئەگەر نەیەم عیبە یان عیب نییە عیب نییە چەند جار حکوومەتی هەرێمی کوردستان بە دوو ئیدارەیەوە بە یەک ئیدارەیەوە چەند جار بەڵێنیان بە چەند جار بەڵێنان بە میلەتدا کوا باشە بۆ بەڵێنەکانیان نابەنە سەر هۆکار چییە؟ هۆکاری چییە؟ من ئەگەر بۆ گیرفانی خۆمی بکەم ئەوە من خەمی گیرفانی جەنابتم نییە پێ دوایە ئەمە بۆ گیرفانی خۆیانە بۆیە خزمەت ناکەن ئەی تەبعان هۆکاری چییە؟ هۆکاری کاڵێ لەسەر گەندەڵی ناڕات لەسەر گەندەڵی بۆچی قسە ناکات
گەندەڵکارێکم پێ بڵێ نابێت 900 تەلەڤیزیۆن بڵێ مە گەندەڵکارەکەی حەزەکەم بەیانی من بگرن ئاوم خە 900 تەلەڤیزیۆن یەکێک لە بەڵێنەکان ئەوەیە ئەڵێن ئێمە گەندەڵکارەکان ئەدەینە دادگا ئەتوانن ئەمە بکەن من لە 2007ەوە کێشەیەکم هەیە لەم کافعە لە ئاشایس لە شورتا چەند جارە چوومە دەلای چەند جارە چوومە دەلای مدیری ئاشایسی گشتی هەتا ئێستا نەهاتوون لە شوێنێکەوە تەلەفۆن بۆ من نەکراوە بڵێ ئەوە ئێمە فڵان کارمان بۆ کردی کە هەموو گوزەری خانەقا ئازانێت هەموو گوزەری خانەقا ئازانێت من مەرزەیەک دەبڵ عەکسلم پێ بوو فڕانیمیان بردمیان خۆیان سرس و لیان معلومەکە چێیە بۆ کاری لەسەر ناکەن بۆ حەقی من بفەودێتەوە بیخۆی داوای باجەکات و خزمەت گوزارەکان نییە ئەوە تا هەر خەڵک داواکە ئەگەر وامان لێ بکەنە هەر ئاوا بجوڵێ بەیانی ئێرێژ وەک بەغایلیەت و ئاوا کێشە و مشاکیلی بۆ دروستە بێ ئێستا وەک بێسەرۆک ماوە تۆ و مشکیلەکەی بۆ هەرێمیش و بۆ ئەوەی شەبێت و ئێرە ژەروایلیە بەس ئەگەرێکی حکوومەتەکەمان وەگەوەی کە بیرمان بێ پێشتری یەکی بە جووتێ پێڵاوی لاسیکۆ هیچمان پێ نەبوو ئەگەر بیری ئەوەمانم هەبێت ئەبووە ئیسەوە هامان بکردایە کە خەڵک ئیسفادەی لێ بکردینایە بەس بیری کەس بیری ئەوەی نەماوە هەتا وەکەی ئەوە ئیسای بینی لە بەغاوەتە کابرا هەموو کێشە و مشاکل دروست بووە نەجێ مستەقڕە بێتەوە نە باش ئەبێت خراپتریشە بێت ئەوەش نامێنێ ئەوەش لەمەوە پێشە بۆ ئەوەش نامێنێ بەس ئەگەرێکە مەسوول و کار بەدەستەکان ئەگەر ئەوە بکەنە خەڵکەکە تۆزێ هێ من کەن و ئەگەر خەڵکە وەک حەقی خۆی حەقی بەنێ زیادی نەدەنێ نەوتە سپیەکە لێرە بە 135,000 نەوتەکەی کە باش $30 بە $60 بە $50 ڕۆ بە وڵاتان ئەی بۆی نەکەی ناو خۆبەر میلێ نەوت بە 135,000 بۆ خەڵکە فەقیرەکە بۆ خۆیت خەڵکە فەقیرەکەی تر پێی نامێنێ و کێشە دروستە بێت و مەشاکی لەبێت ئیسا پارەی خۆڵەکەشمان لێسێنن پارەی خۆڵەکەشمان لێسێنن ئیتر خزمەت چی بکەین خزمەت چی بێژەکە و خزمەتە وڵاتان پارەی خۆڵەکە ئاراوەڵا ئەیە خۆڕ خۆی خۆمانیان دەی لێ چی بکەین دەسەڵاتمان چی ئێمە چەند ساڵە ئەتا ئیساتێ من لە 74 پێشمەرگە بوو پێشمەرگە بووی ئەرە بخوا هەوێی زیندانی سیاسەکانم وەکرا تای سەپارەمان نەگرتووە ئەوە هەوێکەش لە باخەڵمایە پارەی گەنم هین 2014 و 15 16 هەتای ساتی وەرمان نەگرتووە ینی فەلاحەتی شت کردووە و پێشمەرگەش بووی هیچ کامیان نە بەروبیمی ڕەنجی خۆت نەی پێشمەرگایەتی هیچ وڵای تر تازە فێر بوون بە ئێمە چا ناکرێت هیچ بە ئێمە قەت بە ئێمە چا ناکرێت بەڵام حکومەت دەڵێ من حکومەتی خەڵکم خزمەتی خەڵکەکەم کامە خزمەتی خەڵکە کام خزمەتە پێم بڵێ لێرە زەلامیانی وێتێنم زەلامیانی وێتێرم 25 مەڵزیخانەی هەیە ئەی پارەی لاسیق پارەی کڵاش لاسیق مەدایە کامەی خزمەت کامەیە میلە کامە خۆی بیکا قوربان پیرەژنەکان حکومەت کامەیە ئەتوانێ بیکە طبعاان ئەوانیش بەرپرسەکانە کێتۆ سەر بەرپرسەکان چونکە ئەو پارەی کە لە خەڵکی وەرەگرن بۆ خۆیان هەڵەگرن بۆ نمونە هەر داهاتی کارە باو ئاو نییە مەسەڵەن خاڵە سنووریەکانە گومرگەکان باشماخەوە مەسەڵەن دایری کارەبایە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانیە ینی ئەمانەش داهاتێکی زۆر زۆریە تا بڵێ تێگەی بەس کەسیش نازانێت بۆ کوێڕۆ بێمەش بڵین بۆ کوێڕۆ پێشنەوەی تۆ بۆ ئەم حکومەتە نوێ چییە چی بکە کە تۆ بە پێویستتر یەزانی بۆ هاوڵاتی لێسە تا زیاتر هەوڵدا بۆ میلەتەکە باشترە تێگەی تر خەڵک فەقیرە کاکە خەڵک هێسە کەسابەتی کەم بووە تۆ تێگەی خەڵک حەزەکە ئیمڕۆژ ڕۆژی بە 15,000 بەیانی بە 20,000 تێگەی تا بێ چی بکات وەڵی هەوڵ زیاتر بدا باشترە و دڵی میلەتەکە خۆشەکە و تێگەی دڵی خەڵکی خۆشەکە ویشی کار هەوڵدا ئەم گەنجانەیە ئەوانەی کە لە زانکۆکانە تەخەڕوجیان کردوە تێگە بیان خارجە شوێنی دەوایرەکانی خۆیان شوێنێکیان بۆ دابین بکرێت تێگەی هەیسە تەلەبە هەیە تەخەڕوجی کردووە لە ماڵۆ 10 ساڵە دانیشتووە تێگەی چاوەڕێی حکومەتەکەوی خاچە دەوایرێک مەعاشێکی هەبێ بژێی خۆی و ماڵ و مناڵ و دایک و باوکی بەخ بژێنێ چارەسەر چیە وەڵایە بێ بگۆڕێ ئەم حکومەتە لا چه حکومەتێ تاسە بێتە سەری ئەم حکومەتە لە نوێکی خۆی بژێرێت و بەناوی خەڵکەوەشت بۆ خەڵک بکە
ئینا ئەمانیش بۆ خەڵک نائن بۆچی خەڵک قبوڵێکە لە کاتێکە ئەرکی باوکانی خۆی بەرامبەر هاوڵاتیشی جێبەجێ نەکرد. جیلی تازە ناڵێم بەڵام جیلی کۆن ئەوەی کە هەیە ئەو زوڵم وستەمەی ڕژەمی پێشویان بینیوە و حکوومەتێکی کوردی چەند ساڵە لە مەڵتیقەکە دروست بووە لەبەر ئەوەیە ئەژینە هەرگیزا و هەرگیز لێ قبول ناکرێت کەواتە بەگشتی ئێستا حکوومەت نەیتوانیوە خزمەتی هاوڵاتی نەخێر بەپێی ئەو داهات و سەرۆت و سامانە زۆرەی کە حکوومەتی هەرێم هەیەی و هەمووی بەرپرسان و با بڵێن گەندەڵەکانی ناو حکوومەت کە بەشێکی زۆریان لە گەندەڵیەوە گلاون بە ئەرکی خۆی هەڵنەساوە. بەڵام حکوومەتی نوێ شعاری ئەوەی بەرز کردوتەوە کەوا من گەندەڵکارانە دەمەدادگا. حکوومەتی نوێ چاکسازی دەست پێ کردووە بە تایبەتی لە دەڤەری ئەولا با بڵێن لە دەڤەری زرد ئەویش دارێن ناوە وەکو مەسەلی ئەوەی کەەوە ئایا لە ساڵ چەند پەیڕەوی کردە جارێ نازانێت جیاوازیەکەمە ساڵێکی 100 ڕۆژی تەمەنی عفو 100 ڕۆژی تەمەنی بەڕێ کردووە بەڵام جارێ نازانێت ئایا چی کردو چی نەکردو لەمە دوڵێ وەکو مەسەلەکە کردار شەرتە جاڵێکی بەقڕۆ خەڵکەکە حکوومەتەکە بۆی لواوە خەڵکەکەش هەر بێدەنگە وانێ بە قوربان فەرمۆ تا وعزی بەغا چی لاتوە وعزی بەسرا چی لاتوە وەصلی ئەو وڵاتانە چی لاتوە عارەبانە هەمووی لەسەر جاداخەون لەبەرچی لەبەرەوە بە خێویان کات کە بە خێویشان ناکە و لێشیانە کوژێ جوابیشان نایەتەوە بە قوربانە ئیسە لەخوا بە زیاوێ وەکو ئەوەی ژەکەن ئاسایشمان پارێزراوە بە ئەیسان ئەوەش بڵێت ئێستا تۆ وەرە بە ئارەزی خۆ بۆکوێ ئەڕۆی بڕۆ لەخوا بە زیاوێ کێشەوە نییە من لە تەمەنێکا بووم خاڵم ئەمری خوای کرد لە سەی ساق سعات چوار لە سێترەکە سەمانێ نارێ بچم بۆ سەی ساق ئەوەی شەر ئەوەش ئەو فکرشمان لە مێشکای ئاڵێن لەخوا بە زیاوێ خۆمان هیلاگەکەین بەس ئەوە تا تۆزێ مرتاحین ساحێبی شەرف و ناموسی خۆمانین ئەو کاتە ساحێبی شەرف و ناموسی خۆشمان تۆ چییە چی بکەن باشە واللهی خوان چاگەزان چی بکەن زۆر ئاسانە بەدەستیانەوە جاران تەنزیمیان هەبوو هەردوو لایەن ئەم دوو حیزبە سەرەکیە یەک زەلام یەک خەلەلی بچووکی کردایە دووسێ شەوی پێ نەچویان بردە دەرویان ئەقلیانە کرد بەڵام ئێستا چۆن نازانن ژیانی خەڵک چۆنە و چۆن نییە وانە بۆ نایکە ئەیکان بەس مەبەستیان نییە جارێ ئیتر مەبەستەکان ئەوەیە یانەیە خەڵک لە ئیسراحەتان نەبێ لە بەرەوەی خۆیان سیاستەکان لێ تێک نەچێ ئەوە هەیە ئەمە تر حکوومەتە کۆمەڵی بەرژەوندیە ئیسە بڕۆ کۆمەڵەکە زێپی بڵێڵێ لەم حکوومەتە باشتر نییە بڕۆ بۆ لێ کۆمەڵەڵێ باش و خراپیشە کۆمەڵی ئەڵێنەوەڵە هەریکی بۆ نەکردوم ئیسا من زەلام ئەناسم یەک دیناری نییە معاشێکی نییە داماوە فەقیرە هەژارە ئالێشە ببینە حکومەتی لای لێ ناکاتەوە نایەکسانی هەیە ئیتر هەنێ خۆی یەکسانی نییە ینی لە کوردستانە ئابەم شێوە بڕە بەرژەوەندیەکان هەمووی بچڕاوە يعني لاني كومالاتي لاني ثقافي لاني علمي روشنبيري بس اويا امره باشترى للدنيا يعني امره ما باشترى به للدنيا اگر حكومه بيه شركه ايكا بس اويلا دسا بيكا اول شيء كان تواناينا بين يلا نايكا هو تواني او شوار بنزين بيقوا بسكينيت نا تواني بس يك بنزين بتنيا اشكيني ميلادك اواني لا بنايكا بشتيانا انا بشتيا قوا اجينا ميلاد هم يك بيت ناتوانەوەوانەوە بکەن ئێمە وەک هاوڵاتی ڕەنگێت زیاد لە 30 کەس بەس ئەنفالمانە بێ بینیمان سەدامان بینی بە چه حاڵێک هات و ڕۆیشت و چی بێکردین ئێستا خەڵکی هاوڵاتی کێشە نێتەوە بەزمێتری بۆنێنەوە کێشە نانێتەوە هەر ئەڕوا و هەر فەقیرەکە کوێتە ژێرە و دەوڵەمەنەکە ناپرسێت و مەسوولەکە ناپرسێت و ئەو بۆ چی وای لاتوە لێپرسینەوە نییە لێپرسینەوە نییە خەڵکەکە بە فەقیری یە دەڵێ بەشکم ئەم ساڵێکە باش بێ بەشکم کێشەمان توژنەوە بەشکم مەخوایە بینیمانەوە پێشی لێها بینیمانیسە خەڵک چۆن ئەم وڵاتەکە پەلامارەدا هەر کوردە دەخورێت هەر کوردە کێشەی تووشە بێ هەر کوردە مشکلەی توش بوو و تووشی دەردی سەری و کارەسات بۆ و مناڵەکانی نەبینیەوە هەشت بە یەک جار مردو و 15 برینە تۆ چی لێکردۆ لە سووریا ئەمیشە ترسێت هزار کێشە هزار دژمنی هەیە ناخۆگەشمانەوەتە خۆخۆرین و محاولەی چاکسازی ناکەن و محاولیەوە خەڵک ناکەن کە خەڵک ئیسفادە بکە خەڵکە فەقیرە گەشتۆزە تای مەرگی ئەوەیە دەردەسەریەکەمان تازە چی بکەین بەس ئاشەویلا ئەوەی پێ ئەیرا ئامن و ئاشایسە و سەلمانێتێک نەچووتەوە ناهەتای ساتێ من چوار کە ڕێماڕەن تێکچووە لە لادێ بوو خزمەت کامل ئەرە بەخوا عالم
هیچ قزمەت کامەیە بە قوربان و چارمان نییە خۆمان دەنگمان پیاون بۆیە ئەوەمان لێ هاو ئەگەر دەنگمان پێ نایە ئێمەش ئەومان لێ ناهاو ئەگەر دەنگیشیان پێنەی هەر ئەوان خۆیان پڕیەکەن و بە بەڵێکە بۆ خۆیان چارەسەر چییە؟ چارەسەر هەر ئەوەیە ئەم مەجموع مەسوولانە بڕۆن و مەجموعەیە گەنجی خاوەن شەهادە بچنە سەر و پۆستانی ئەوان مشاوی تازە بێتە سەر تاشید بەڵێ ئیمام عەلیە فەرمیێت کاتێک کەسێک زوڵم لە کەسێکە کات مافی پێشێلە کات ئەبێ ئەو کەسێک کە زوڵمەکەی لێکراوە قبوڵی نەکات هەرچێک لە توانایە بێ بیکات تاوەکو مافەکەی خۆی وەربگرێتەوە چونکە ئەگەر بێدەنگ بێت خاوەن زوڵمەکە ئەو کەسێک کە مافەکەی پێشەل کردەوە ئازانێ لەسەر حەقە چونکە ئەم بێدەنگ بوو لەبەرەوە هاوڵاتی ئەگەر بەڕاستی لە حکومەت ناڕازیە ئەبێت قبوڵی نەکات بە خۆپیشاندانە بە دەنگبەرزکردنەوەیە بەچوونە بەردەم بەرپرسەکانە بە هەر جۆرێک بێت کە قبوڵی نەکات کە باجی لەسەر زیاد بکرێت خزمەت گوزاریشی لەسەر کەم بکرێتەوە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەو خزمەت گوزاریانی کە حکومەت پێشکەشێکە ئەو باجانەی کە لەسەری زیادەکە حکومەت بەڕاستی نەیتوانیەوە خزمەتی هاوڵاتی بکە وەکو خۆتان گوێتان لێبوو لەگەڵ ئەو شاکە باجەکان زیادەکە خزمەت گوزاریەکانی وەکو پێویست نییە داواکار بوون کە بتوانن ئەمن و ئاسایشی وڵات بپارێزن و وەکو پێویست خزمەت گوزاری پێشکەشی هاوڵاتیان بکەن چونکە حکومەتەکە حکومەتی کوردیە حکومەتی هاوڵاتی کوردیشە پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ